جەژنی قوربانی پیرۆز جیاواز دەبینرێت لە شاری هەولێر و سەرجەم کۆڵانەکان چۆڵن و دەرگای مزگەوت و ماڵەکانیش داخراون. موسڵمانان لە هەولێر پابەندی ڕێنماییەکان بوون و سەرجەمیان لە پێناو پاراستنی خۆیان و کەسوکاریان لە ماڵەوە ماونەتەوە. هاوڵاتیانی شاری هەولێریش دەڵێن هەرگیز جەژن بەم شێوەیە لە هەولێر نەبینراوە. ئەوە یەکەمین جەژنە موسڵمانان سەردانی یەکتر نەکەن. هاوڵاتیەکی شاری هەولێریش ئەم سارد و سڕیەی جەژن بۆ قەیرانی دارایی و هەبوونی پەتای کۆڕۆنا دەگەڕێنێتەوە. لێرکانە بووین دەگەڕان لە فەرعەکان جێنانەمان لەگە هەموو ماڵەکان دەکرێت لە قاپیەکانمان دەدا. ئێستا کەوە نییە. ئێستا کە تەماشا دەکەی یعنی وا تەسەوڕ دەکەی کە هەموو مارێک تازیە هەیە. هەر بە جەژن هەناچی معاشەکە یعنی بە ساردی دەدرێتن بە ساردی دەدرێتن ئەوە یەک لەوێن دەرێ. دوێمیش ئیشکارەکە نییە خەڵکە بەچ دڵخۆش دەبی کە جیرفانت گەرم بی دڵخۆش دەبی مارومدانەکەت گەشاوە دەبی کە تەمبینی تەماشا دەکەین خەڵکەکی سارد خەڵکەکی کێز یعنی بە کزی دەیبینی بە کزی. مامۆستایانی ئاینیش لەو ڕۆژەدا زیاتر جەختیان لە لێبوردەیی و گرنگی ئەنجامدانی قوربانی کردەوە و مامۆسایەکی ئاینیش دەڵێت داخستنی مزگەوتەکان لە شاری هەولێر کاریگەری زۆر خراپی هەبووە لەسەر بەڕێوەچوونی مەراسیمەکانی جەژنی قوربان. جەژنی قوربانی پیرۆز و هەم جەژنی ڕەمەزان ئەم دوو جێژنە لە ئیسلامدا کە دوو دروشمی گەورەی ئیسلامەتین و هەروەها شەعائیری خوای ڕەب العالەمینن وەکو خەڵاتێک و بەخشیشێک بە مسلمانان و بەندەکانی خۆی ئومەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم بەخشیە بۆی لەو دوو ڕۆژەدا خۆشیەکانی خۆیان دەرببڕن لە چوارچێوەی شەریعەتی خوای پەروەردیگاردا بەرامبەر سەرکەوتن بەسەر نەفس و هەوا و ئارەزوەکانیان دەبێ ئینسان قوربانی بدا هەوڵ بدا کۆشش بکاتن تاکو بەروبوومی هەوڵدان و کۆشتەکەی خۆی بەدەست بێنێت چ بۆ دنیا بۆ قیامەتی حتا بۆ گۆڕانکاری بۆ چاکە بۆ باشە بۆ لادانی خراپە دەبێ قوربانی بدرێت. داوازەکەی ئەم جەژنە لەوە دابوو بە حەقیقەتەن کە بەداخەوە ڕێگە نەدرا بەوەی کە نوێژی جەژن بکرێتون و هەروە مسلمانان لە مزگەوتەکان کۆ ببنەوە لە بەشێکی هەرێمی کوردستان پێمان وایە بەڕاستی ئەمە ڕاستی ئەوە دەکەین دەڵێن ئەگەر هەرێمی کوردستان بڕیار وایە دوو ئیدارەبی پێمان خۆشە ڕابگەینن لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن نەک لە زۆنێک نوێژ دەکرێت و لە زۆنێکیش مەنع بکرێ ئەمە خۆی لە خۆیدا ئەمە بانێک و دوو هەوایە لەوێ دروست بێ و لێرە نادروست بێ دیارە لێرە کۆڕۆنە هەیە لەوێ نییە پەنا بە گەوری خۆی ئەمە لەگەر ئەوە داین خەڵک پابەند بێ بە تەعلیماتەکان دەبەرەوەی شەرعیش واجبی دەکات پێویستی دەکات بۆ خۆپاراستن و حەزەر وەرگرتن بەڵام لێرەدا ئەمە بەڕاستی ئەوە جێی گلەییە کە لێرە دەکری لێوە ناکرێ مەبەستمانەوە نیە لێوێش نەکرێ مەبەستمانەوە لێرەش بکرێتن. هەرچەندە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربانە بەڵام شارەکە لە کەرانتینەکردن ئەچێت و کەس بە دەرەوە نابینرێت. کاریگەری ڕووداوەکەی دوێنێ و نەمانی ئۆکسیجین لە نەخۆشخانەی ڕزگاری زۆر بوو بەسەر خەڵکی شارەکە و هەموو خەڵکەکە وەک تەعزیەدار دێنە بەرچاو. هەر کاریگەری ئەم ڕووداوە بوو مەراسیمی جەژنی لە شاری هەولێر سست و لاواز کرد. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.